بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە عێراق و گۆرانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین. دیارە عێراق لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشدایە کە وابڕیار لە کۆتایی ئەمساڵ بەڕێوە دەچێت ئایا چاوەڕان دەکرێت هیچ گۆڕانکاریەک ڕووبدات و ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراقیش باسی لەوە کردووە کە خۆی کاندید دەکاتەوە و سەرەوە دەکەین ئایا چانسیە جارێکتر ببێتەوە بە سەرۆکوەزیرانی عێراق یاخدا و گفتوگویانەی کە بینی ئێران و ئەمریکا دەکرێن هیچ کاریگەریەکیان دەبێت بەڕێککەوتن و ڕێگنەکەوتن لەسەر دۆخی عێراق هەروە لەگەڵ قسە لەسەر پەیوەندەکانی هەرێم و بەغداش دەکەین و گۆڕانکاریەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست کاریگەری لەسەر هەرێم و عێراقیش ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی زانستە سیاسەکان قسە لەسەر دەکەین. کاکتۆر بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس. ئەگەر سەرەتا لە دۆخی عێراقەوە دەست پێ بکەین دوای و گۆڕانکارانی کە کۆتایی ساڵی ڕابردوو لە سووریا ڕوویدا خەڵکێکی زۆر قسەیان لەسەرەوە دەکرد گۆڕانکاریش لە عێراقدا ڕوو دەدات بەڵام تاکو ئێستا دۆخەکارەوە خۆی ماوەتەوە ئێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشین کە بڕیارە کۆتایی ئەمساڵ ئەنجام درێت هیچ گۆڕانێک بەڕێوەیە گۆڕانکاریێک کە گۆڕانکارێکی ڕێشەیی بێت. بەناوی خۆی بەخشندی میێرەبان زۆر سپاس بۆ بەڕێزت کاک حەکیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەلبەتە بەڵێ عێراقێکی کە لەو دەوڵەتانەی کە لە ناوچەکە بە شێوازە لە شێوازەکان دەکرێت گۆڕانکاری تێدا ڕوو بدە بەو پێی کە عێراق بەشێک بووە لەو بارگژیانەی کە لە ناوچە خۆرهەڵاتی ناوەڕاستدا هەیە. بۆیە دواکەوتنی گۆڕانکاریەکانی عێراق دەگەڕێتەوە بۆەوەی کە جیاوازیەکی هەیە لەگەڵ ناوچەکانی تردا بۆ چونکە عێراق لە دوای 2023 کە ئەمریکا هاتووەتە ناویەوە و تەواجودێکی کولی هەیە خۆی بە بەرپرسەزانێت لە کۆمەڵێک بابەتی ناو عێراقدا لە هەمان کاتدا ئێرانیش ینی بە شێوازە لە شێوازەکان ینی بەهێزە لە عێراقدا بۆیە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا مادام خۆی هەیە لە عێراقدا ئەوێت بە شێوازە گۆڕانکاریەکانی ناو عێراق وەکو لوبنان و یەمەن و سووریا نەبێ. بۆیە لە ئێستادا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئیدارەی نوێی ترامپ جەخت لەسەرەوە دەکاتەوە کە گۆڕانکاری لە ئێرانە ڕوو بدا. بۆیە گەر سێری بکەن وازی لە گۆڕانکاریەکانی سووریا هێناوە بە شێوازە لە شێوازەکان لە یەمەن فشار دەکات بە شێوازی سەربازی و لێدان لە بنکە سەربازیەکانی جەماعەتی حوسیەکان و لەگەڵ ئێراندا دەیەوێت بگاتە نەتیجێ و کاتە گۆڕانکاری عێراق باڵن یەکلایی دەبێتەوە بە شێوازە لە شێوازەکانی تر ئەوەی کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت لە عێراقدا نایەوە بارودۆخەکە بە شێوازە لە شێوازەکان تێک بچێ کە دوایی بەرئەنجامی خراوی بەسەر گۆڕانکاریەکانی تری خۆرهەڵاتی ناوەڕاست دەبێت. بۆیە لە عێراقدا هەتاکو ئێستا حەشتی شەعبی بەهێزە بەدەر لەوەیەکەوە حەشتی شەعبی بەهێزە سیستەمی سیاسی لە عێراقدا یا دامەزراوە سیاسیەکان دامەزرا سەربازیەکان زیاتر لە کۆنتڕۆلی شیعەکاندایە سوننە و کورد کاریگەریان نییە لە ناوەڕاست و خواروی عێراق. بۆیە ئەگەر بێت و گۆڕانکاریەک ڕووبدا لە عێراقدا زەمان نییە گەرانتی نییە کە بە دڵی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بێت. بەڵێ بەس کاکتۆر ئەو گۆڕانە پێ دوای لە ڕێی هەڵبژاردنەوە ڕوودەدات ئێمە لە بەردەم هەڵبژاردنیش داین وە سەدر کە پێشتر بایکۆتی کردبوو ماوەیەک لەمە پێش باسی لەو کردبوو کە بەشداری هەڵبژاردن ناکەن. ئەگەر گۆڕانکارێک ڕووبدا لە ڕێی هەڵبژاردنەوەیە وە بە چه ئاراستەیەک خۆی هەڵبژاردن یان گۆڕانکاری لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەمە یەکێکە لە ڕێگا دیموکراسیە ئاشتیەکان کە دەکرێت لە هەموو دەوڵەتێکا بکرێت. ئەمەوێت لەم پرسیارەی بەڕێستەوە بگەڕێمەوە بۆ سەر هەڵبژاردننی ڕابردوو کاتێک کە سەدر 77 کورسی بەدەستێنا هاوپەیمانەیەکی پێگەنە ئەم هاوپەیمانێتیە لە پارتی دیموکراتی کوردستان و حیزبی حەلبوسی پێک هاتبوون کە بە ڕێکەوتنی حەلبوسی بارزانی سەدر ناسرا بۆچی بوو حکوومەتی زۆرینەی نیشتیمانی ئەم حکوومەتی زۆرینەی نیشتیمانیە تەواو جیاواز بوو لەو حکوومەتی سازانە یا تەوافقەیە کە لە دوای 2023ەوە لە عێراقا پێک دەهێنرا. بۆیە گۆڕانکاریەکە لە 4 ساڵ بەر لە ئێستا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە پاڵپشتی ئەم سێ هێزە ویستی بیکا لە ناو خۆی عێراقدا بەڵام فەشەلیەنا. ئەمەوێت لەرەدا ئەوە بڵێم وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گۆڕانکاری لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە لە عێراقدا بێئەمەل بووەلی. بۆیە من پێم وانییە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق هۆکارێک بێت یا میکانیزمێک بێت بۆ ئەو گۆڕانکاریانەی کە
وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت بۆ چونکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا فشار دەکات لەسەرەوەیکەوە حەشتی شەعبی نەمێنێت لە عێراقدا بۆ چونکە ئەمانە سەر بە ئێرانن و ئێران نابێت کاریگەری نفوسی لە عێراقدا بۆ شێوازە بێت کە لە پێشووتردا هەی بووە بۆیە گەر بێت و بڕۆنە ناو انتخاباتەکانەوە بەرەنجامەکان دیارن بۆ کورد ئەو 4 محافەزەی کە هەیە و بەشێک لە کەرکووکیش ئەمە زامنە بووی و سونەکانیش محافەزەکان و پارێزگاکانی خۆیانیان هەیە شیعەکانیش بە هەمان شێوە پارێزگاکانی خۆیان هەیە و سەدریش هەتاوەکو ئێستا بەڵێ داوای کردووە کە بڵێن هاوبیرەکانی یان شوێنکەوتەکانی هەوادارەکانی بڕۆن بەڵام لە هەمان کاتدا هێشتا ڕوونی ئایا سەدە دەچێتە ناو پرۆسەکە یان نە ئایا لە پرۆسەکە پشتگیری کێ دەکات یان نە ئایا فعلەن ئەم جارە سەدر ئەتوانێت 76 کورسی بەدەستبێنێتەوە ئەگەر هاتوو 76 کورسیشی بەدەستێنایەوە ویستی هاوپەیمانێتێکی هاوشێوەی و هاوپەیمانەتێکی 400 بەر لە ئێستا پێک بێنێ بۆ گۆڕینی سیستمی سیاسی لە عێراقدا سەرکەوتوو دەبێتەوە یان پرسیارەکە بەم شێوازە بکەیت ئایا هەڵەی ڕابردوو دووبارە دەکاتەوە سەدر بڕاتە ناو هاوپەیمانەتێکە و کە بەرەنجامەکە ئێوە بێتە خۆی لە عەمەلی سیاسی کشایەوە پێم وایە ئەمە ڕێگا دروستەکەنێ یان بەواتایەکی تر ئەمە ئەو ڕێگایانێک کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت حەشتی شەعبی لە عێراقدا کاریگەری سیاسی و سەربازی لەسەر پرۆسەی سیاسی و کۆمەلگای عێراقی نەمێنێ ئەمەش بە ئاشتی بە ڕێگای دیموکراسی بە انتخابات نایەتە بوون بۆیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەندەی کە ئێستا خەریکە لەگەڵ ئێرانە بگات ئەنجامێک ئەوەندە خەریکی حەشتی شەعبی نییە بەڵام مەترسیەکانی سەر لێدانی حەشتی شەعبی لەلایەن ئیسرائیل و لەلایەن ئیسرائیلەوە هەر هێشتا ساویە مەفعولە چونکە وەزیری خارجی عێراقی فواد حوسێن چەند ماوەیەک بەر لە ئێسەوتی ئەو مەترسیانی بۆ لەدانی حەشتی شەعبی لە عێراقدا هێشتا مەترسیەکان وجودی هەیە بوونی هەیە تابەتە ئەمە ئەوە دەردەخات کە ئێمە لە عێراقدا بەدەر لەوەی کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەوێت سیستمێکی جیاواز شێوازێکی جیاوازە فەرمانڕەواییکردن لە عێراقا بێتەدی بامان شەوە ئیسرائیلیش دەیەوێت لە بەشێک لەم حەشتی شەعبی لە بەرەی مقاومە بدە بۆیە بەگاڵتە ترامپ نەیوت ئێران لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستدا پشتگیری مادی و دەعمی لۆجستی و هاوکاری 28 گروپەکە لە خۆڕەڵاتی ناوەڕاستدا بۆیە دەبێت ئەمانە نەمێنێت ئەمە ئاماژەیەک بوو بۆیەکەوە فعلەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانەکەی لە ناو خۆڕەڵاتی ناوەڕاستدا ئەوێ ئەو گروپانەی کە لە بەرەی مقاومەدان یان ئەو گروپانێک کە ئێران پشتگیریانەکە بە هیچ شێوازێک ئێران ناتوانێت پشتگیریان بکات و پشتگیری مادی و لۆجستیان بکات لە ناو خۆڕەڵاتی ناوەڕاستە کاریگەریان هەبێ لەسەر پرۆسە سیاسەکان بە مانای ئەوان لەسەر بەرژەوەندەکانی ئیسرائیل و ئەمریکا باش کاکتۆر بەزمەرج هەرچی ئەوەی کە ئەمریکا بڵێن قوارەی زاینی بە دوای دەگەڕێن بێتە جی دەچەوەی کە بۆ نمونە ئێستا هێرشیان هەیە بۆ سەر حوسیەکان هەتا بەشێک لە بڵێن ڕۆژنامە ئەمریکیەکان خۆیان باز دەو دەکەن کە نەیانتوانی وەکو پێویست ئامانجەکان بپێکردن بەرامبەر بە حوسیەکان و بامان شێوە بڵێن لە سووریا ڕەنگە گۆڕانکاری ڕوویدا بێ زۆر بەدڵی ئیسرائیل و ئەمریکیەکان نەبێ بە تەواوەتی مەرجە هەرچی ئەوان ویستیان لە ناوچەکە بێتەجی یاخود لەمپەر و ئاڵنگاری زۆر هەیە خۆی فعلەن نەکێک لەو پرسیارانە کە لە ئیدارەی نوێی ترامپ پەکری ئەوەیە کە ترامپ ئەو هەوڵانەی کە دەستی پێ کردووە لە بەڵێ فعلا نەیتوانێت بۆ شێوازەی کە پەیمانی دابوو وعدی دابوو بە هاوبیرەکانی خۆی بە دەنگدەرەکانی خۆی بەدی بێنێت بۆ نمونە شەڕی ئۆکرانیا بۆ نمونە باشترکردن بارودۆخی خەڵکی لە ناو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ناڕەزایەتێکی زۆر لە ناو خۆی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا هەیە ئەوروپیەکانی لە خۆی کردووە هاوپەیمانێتێکی نوێ ئەوروپی لە ڕێگەدایە و ئەوەی کە لە خۆڕاتی ناوەڕاستوتی من جەنگ ڕابگیرێ بەڵام زیاتر دەستی ناتەنیاهۆی کردەوە یعنی ئەمانە دەلالەتن لەسەر ئەوەی کە وڵاتی یەکگرتووەکان ئەمریکا هەرچی وت وا دەرناچێت بەڵام هەوڵی بۆ دەدا ئیشی بۆ دەکا وڵاتی یەکگرتووەکان ئەمریکا خۆش باشەوە دەزانێت کە کاتێک ئامانجێک دیاری ئەکات 100% لە یەکەم هەنگاویدا بەدەستی نایەنێ بەڵام پێ بە پێ قۆناغ بە قۆناغ لە ئامانجەکەی خۆی دەیەوێت نزیک بێتەوە وی ئەمانەی کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دێڵێن لەگەڵ هاوپەیمانەکەی لە خۆڕەڵاتی ناوەڕاستە گۆڕانکاری خۆڕەڵاتێکی ناوەڕاستی بەدی بهێنرێت بەڕاستی قۆناغ بە قۆناغە ئەگەر سەریکەی پێشتر سووریا بەو شێوازە نەبوو ئێستا سووریا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا خەمیان نییە و ئەوان ئێستا وا دەزانن سووریا ئەوەی کە ویستویانە ناتانیاهۆ و ئیسرائیل بردومانێکی زۆر فراوانی کردووە ئەوەی کە ویستویانە لەبەرەی ئێران دانیە ئەوەی کە ویستویانە ئەو هێڵیان
بڕی کە هاوکاریەکانی ئێران بگاتە حیزب الله لە لوبنان. بۆیە ئەمە بۆ ئەمریکا بە سەرکەوتنی ئەزانێت لە کاتێکدا ئەگەر خەڵکێکی ترش بە سەرکەوتنی بزانێ بۆ خۆی، بە تایبەتی تورکیا کە ئێستاش نفوزەکەی لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستە بەوەی کەوەی کاریگەری هەیە لە سووریا یعنی ڕۆلی گەورەتر دەردەکەوێت لە ناوچەکە، مەسەلەن سعودیە، قەتەر، ئەم دەوڵەتانە وا دەزانن کە بەو شێوازە کە ئێستا لە سووریادا هەیە لە خزمەتی ئەوانایە. بۆیە لە عێراقیشدا مەرج نییە ئەوەیە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیڵێت بەدی پێهێنرێت، بەڵام لایەنی تر هاوپەیمانەکەی ئیسرائیلە پێی خۆش نییە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئێرانە بکەوتە ڕێکەوتن، پێی خۆش نییە فشارەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر حەشتی شەعبی لە عێراقدا بەرئەنجامێکی هەبێ بۆ ئەوەی کەوا بەلایەنی سەربازی یەکلایی بکاتەوە، چونکە قازانج ئەو لەوەدایە. ئیدارەی نوێی ترامپیش ئەو ریالیستیەی کە ئێستا هەیەی باوەڕیان لە پەیوەندیدنەوە دەوڵەتەکانە، باوەڕیان بەهێز هەیە بۆ یەکلاییکردنەوەی کێشەکان یا بەدیهێنانی ئاشتی و ئارامی، بەدەر لەوەی کە لیبرالیزمەکانی پێشووتر پێیان وابوو لە ڕێگەی گفتوگۆ و دانستان و هێزی نەرمەوە ئەتوانن ئاشتی و ئارامی و سەقامگیری بەدی بهێنرێت. ترامپ و ئیدارەی ترامپ ڕێک لەگەڵ ئاراستەی ناتانیاهودا یەک دەگرێتەوە. بۆ ئیدارەی نوێی ترامپ ریالیستین، ئەیانەوە بەهێز ئەوەی کە دەیانەوە لە خۆڕاتی ناوەڕاستە بیچەسپێنن بەوەی کە خۆیان ناوێن ناوە ئاشتی، بۆی خۆی کەرنان ناو ئارامی، بۆی کەوا خۆیان ناوێن ناوە شێوازێکی تر لە خۆڕاتی ناوەڕاستی نوێ. ناتان لە هێش کەسێکی توندوتیژە دەوێت بەرامبەر بە نەیارەکانی هێز بەکاربێنێ، ئەمە یەک دەگرێتەوە لە منە. بۆیە هەرچیەک ئەم گۆڕانکاریانە خراپتر بێت و بارودۆخەکە خراپتر بێ، دەگەڕێنەوە سەر ئەو نەزەریەیە یا ئەو مەقولەیە کە گۆندانی زەڕاست دەیوت الفەوضە الخەلاقە. ئەوان ئەیانوێ تێکچوونێکی قورس هەبێ بۆی کەوا دوایی بینای لەسەر بکەن، دروستکردنی کی نوێ لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستە بێدەبوون. بەواتایەکی تر ئەوان دەڵێن تاکو تەواو تێک نەچێ شتێکی نوێ نەخشە سازیێکی نوێ لە خۆڕاتی ناوەڕاستە نایەتەکایەوە. ئەمە گرفتەکەی کە لە بەردەم پرۆسەی ئاشتی و ئارامی لە خۆڕاتی ناوەڕاستدا هەیە کە هێز لێرەدا قسەکەری یەکەمە نەک دانوستان و گفتوگۆ و لێک تێگەیشتنی ئاشتیانە. بەڵێ وەکو سوودانی ئەمڕۆژ لە سلێمانی باسی لەوەی کرد کە بەنیازە خۆی کاندید بکاتەوە، چانسیەوەی هەیە جارێکی ببێتەوە بە سەرۆکوەزیران یاخود ئەو هاوسەنگیشی ڕاگرتووە لە بینی لە عێراق لە بینی ئێرانیەکان بێ ئەمریکیەکان بێ، چانسیەوەی جارێکە پۆستەکەش وەربگرێتەوە؟ لە عێراقدا دوای 2003 ئەوەی کە توانی دوو خل لەسەر یەک سەرۆکوەزیرانە بریتی بوو لە نووری مالیکی. لە 2005 تاکو 2014 توانی سەرۆکوەزیرانی عێراقی بەدەست بێنێت و دوو خول بێت و ئەویش لە خولی یەکەمدا لەگە ئیبراهیم جعفەری بردەوە، لە خولی دووەمیشدا توانی لە ئەیاد علاوی کە ئەو 91 کورسیە نابوو ئەیاد علاوی، ئەمە 89 کورسیە نابوو، بەڵام دوجار توانێت سەرکەوتن بێدەست بێنێ. بۆیە من پێم وایە بە خوێندنەوەی خۆم بە تێگەیشتنم لە واقعی سیاسی عێراق و ئەو تەتەوراتە سیاسی کە لە ناوچەکەدا هەیە، شیعەی عێراق مالیکی هاوپەیمانەکانی مالیکی لە عێراقدا بە هیچ شێوازێک ڕێگە نادەن جارێکی تر سوودانی بێتەوە سەرۆکوەزیرانی عێراق، لەبەر ئەوەی نا سوودانی کورسی زیاتر دێنێ کەمتر دێنێ. من پێم وایە کورسیهێنانی زیاتر معیار نییە بۆ بەدەستهێنانی ئەنجومەنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. باشترین بەڵگەشەوەی لە دوای 2005 تاکو ئێستا ئەوەی کە زۆرترین کورسی هێنابی ئەوە سەرۆکوەزیرانی عێراقی بەدەست نەبووە، بەڵام دەبێت لە شیعە بێت، لە کاتە شیعە بێت، لە سەر بە گروپی شیعە و حساباتێکی هەیە لە عێراقدا کە سەرۆکۆمار بۆ کوردە، سەرۆکوەزیران بۆ شیعەیە، سەرۆکی پەرلەمانیش بۆ سوننەیە، بۆ جەگرەکانیشان بە هەمان بە شێوازێکی تەوافقی دابش کراوە. بۆیە کاتێک کە محەممەد شیع سوودانی دێت دەبێتە ڕزگارکەر و کەسێکە لە ناو شیعەکانە هەڵی دەبژێرن، خۆی یەک کورسی هەبوو، یەک کورسێ بکەوت بە سەرۆکوەزیرانی عێراق، بۆ چونکە ئەوان نەگەیشتە ئەنجامێکەوە لەسەر کەسێک ڕێک بکەون، بۆیە کە ئاخری هاتنە سەرەوەی کەوا لەسەر محەممەد شیع سوودانی ڕێککەوتن. بۆیە لە قۆناغی دووەمدا هەرچەندە بڕاتە ناو پرۆسی هەڵبژاردنەوە و هەرچەندە من پێم وایە ئەگەر بێت و زۆرترین کورسەکانی ناو پەرلەمانیش بێنێت، بۆ نمونە ئەگەر 70 کورسی 60 کورسی بەخۆی بە هاوپەیمانەکانی بێرین، پێم وانێ بتوانێت سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەربگرێتەوە، بۆ چونکە ئەوان بڵێم
پێکاتە شیعەکان تر گروپە شیعەکان تر حیزبە سیاسی شیعەکان تر هەر کەسێک بە دوو خۆڵ بێتە سەرۆکوەزیران پێیان وایە لە نفوزی ئەوان لە هەواداری ئەوان لە پێگەی ئەوان کەم دەکاتەوە و بە تایبەتی نووری مالکی زۆر دژی بربژێرکردن و هەڵبژاردن و خۆکپاڵاوتنی محەممەد شیع سوودانیە نەک بۆ سەرۆکوەزیران بەڵکو بۆ هەڵبژاردنیش. بەڵێ بەڵام هەوڵێک کە بوو بۆی کە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە، بەڵام ئێستا لایەنە شیعەکان بەگشتی ڕێکەوتن کە بڵێن هەڵبژاردنەکە بەو شێوە بێ کار پارێزگایەک بازنەیەک بێ. تاسەندێک پێشتر بازەوەکە کە بەغدا بکرێتە دوو بازنە بەسڕە و نینەوە مووسڵ، بەشێکی باز لە بەغدا بازەوە کە سوودانی نەتوانێت دەنگی زۆر بەرز بێنێ، بەڵام ئێستا بەفرە بڵێن بە هەر پارێزگایەک بازنێک چانسیەوێ کورسی بێنێ سوودانی بازۆک هەندێک خزمەت گوزاری کردبێت لە بەغدا. خۆی بەگشتی هەموارکردنی یاسا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ینی ناکۆکی زۆری لەسەر دەبێت. ئەگەر بێت و بخرێتە بەرنامەی کاری پەرلەمان پێم وانێ بە ئاسانی بکەنە ڕێکەوتن لەسەری و گرفتەکەش من پێم وایە لە زۆر بوارە خۆی دەبینێتەوە. بۆ نمونە لە دەستوری عێراقدا تۆ دەڵێ 700,000 نەفەرێکی عێراقی مساویە یەکسانە بە یەک کورسی پەرلەمان، بۆیە کە کاتێکەوان 329 کورسی پەرلەمانیان داناوە و حسابیان کردووە کە نزیکەی 33 ملیۆن خەڵکی عێراق وجودیە، بەڵام لە دو ئاماری هەڵبژاردنەکاندا عێراق 46 ملیۆنە. بەم حسابە بێت دەبێت 460 کورسی پەرلەمان وجودی هەبێت لە ناو پەرلەمانە، بۆیە کە کاتێک ئەمە تعدیل بکرێتەوە دەستوریان دەبێت عێراق 460 پەرلەمانتاری و هەبێ واتە 130 پەرلەمانتر زیاد بکرێت بۆ عێراق. ئەمە بۆ خۆی کێشەی دارایی کێشەی دروستەکە بۆ عێراق. بۆیە پێم وایە شیعەکان بۆ 1.7 سانتلی گۆش گرفتیان هەیە، حیزبە بچووکەکان زەرەرمەندن لێرەدا، حیزبە گەورەکان قازانجمەندن و سودمەندن لەمەدا. بۆیە تەنها یەک بوار نییە کە بازنەیەک بێ بەغدا، دوو بازنە بێت، نینەوا دوو بازنە بێت، بازنەیەک بێت، چونکە لەسەر ئاسی محافەزاتە. پێشووتر لەسەر ئاستی کورسەکان بوو هەر عێراق دابش کرابوو بەسەر بازنەی زۆر زۆردا. بۆ نمونە هەولێر دابشکە بەڵێ بۆ نمونە محافەزەی هەولێر دابش کراوە بەسەر 3 بازنەدا، مەسەلەن سلێمانی بەسەر 4 بازنەدا ئاوا دابش کرابوون، هەر بازنەیەکیش ژمارە کورسی پەرلەمانی بۆ دیاری کرابوو، بۆ نمونە 3 کورسی، 2 کورسی، 1 کورسی، 4 کورسی لە چوارچێوەی ئەوەدا منافەسە دەکرا. بۆیە زۆر قرس بوو کە حیزبە سیاسەکان بتوانن بە شێوازە لە شێوازەکان مامەڵێکی دروست بکەن لەوا وە کۆمەڵی حیزبی لەمان زەرەرمەند بوون. بۆیە لەسەر ئاسی پارێزگا لە ڕابردوودا کراوە تەنها هەڵبژاردننی 2020 نەبێت. بۆیە من گرفتەکە لەوە نابینم ئەگەر بێت و فرە بازنەی بێ یا لەسەر ئاسی پارێزگا بێت محەممەد شیع سوودانی کورسی دێنێن یان نە، بەڵکو محەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقە لە مودەی ڕابردوو واتوانێتی کۆمەڵی هەوادار بۆ خۆی دروست بکە. ئەگەر محەممەد شیع سوودانی ببراورد بکەیت لەسەر ئەوەی کە یەک کورسیە نابوو بۆ خۆی پێشتر لەگەڵەوەی کە سەرۆکوەزیران پێم وایە کورسی زیاتر دێنێت، بەڵام مەرجیش نییە لە بە شێوازێکی غێر متەوەقع بێت، چونکە دابەشبوونی گروپە شیعەکان لەسەر ئاستی محافەزە شیعەکانە، لەسەر ئاستی محافەزە کوردەکان نییە، محافەزە سونیەکان نییە. من پێم وانێ ئەو بتوانێت تەنها کورسەیەکیش لە ئەو 4 محافەزەی بە کەرکووکیشەوە بێنێت محەممەد شیع سوودانی. من پێم وانە لە محافەزە سونیەکانیشدا بهێنێت، بەڵکو ئەوەی کە ئەو منافەسە لەسەر دەکا بریتە لە بەغا و بڵێ ناوەڕاستی عێراق و خوار و چونکە ئەو لەسەر ئاستی شیعە دەناسێت، واتە شیعەکان دەنگ بە کاندیدی شیعە دەدەن، نەک سونیەک دەنگ بەکات. لەوە ئەچێ هەبێت تاک دەنگ بدا، بەڵام بە شێوازێکی گشتی تۆ چاوەڕوان مەکە شیعەیەک لە هەولێر کورسی بێنێ یا کوردێک لە نەجەف کورسیەک بێنێ یا سونە لە کەربەلا کورسێک بێنێ. ئەمانە ناڕەحەتن، یعنی لە نظامی سیاسەکە نظامی انتخابەکە وایە، نظامی انتخابەکە وا دابش کراوە و پێکاتەکانی عێراق وا دابش بوون دەنگدەرەکانی بەسەر سیاسەکانی خوانە دابش بوون، نەک بەسەر ئەساسی کرۆس پارتی پێدەڵن، واتە حیزبێک بتوانێت لەم پەڕ بۆ ئەو پەڕی عێراق بە هەموو پێکاتەکانەوە هەموو خەتەکانی بڕیبی، واتە هەموو خەتی هەموو هێڵەکانی هێڵی نیشتیمانی و هێڵی نەتەوەی و هێڵی ئاینی و مەزەبی تێپەڕاندی بێ. ئەمانە تێپەڕاندی بێت حیزبێکی نیشتیمانی لە زاخۆ دەنگ بێنێ وەکو وەی لە بەسڕە دەنگ دێنێت،
لە ئەنبار دەنگ بێنێت لە گوکۆی لە نەجەف دەنگ بێنێت شتیوا لە عێراقدا وجودی نییە حیدەر عەبادی هەوڵیدا لە 2018 ئەمە بکە بەڵام نەیتوانێت 2007 عەفوەن بەڵێ لەبەرەوە حیزبێکی دروست کرد لە زاخۆشەی بوو و لە بەسڕێژەی بوو بەڵام سەرنجام بینیمان حیدەر عەبادی لە انتخاباتەکانە تەنها 44 کورسی بەدەستهێنا دوای انتخاباتەکەیش حیزبەکەی کەم بوویەوە تقریبا نزیکەی 12 کورسیەکی بەدەستەوەما و نەیتوان لەسەر ئاستی عێراق حیزبێکی نیشتیمانی بێ سنوورە نەتەوەی و ئاینی و نیشتیمانیەکان و سنووربەندەکان و نەتەوەیەکان تێپەڕێنێ حیزبێک بێ بتوانێت ئەوە بکە و لە کاتێکدا لە کۆمەڵگایەکی دابەشبوو ئەگەر حیزبێکی وا هەبوو ئەتوانێت بڵێن ئەگەر هاتوو نظام انتخاباتەکە بە شێوازێک بێ توانێت دەگنە شێوازەکان تری بۆیە من پێم وایە محەممەد شیاع سوودانی ئەو ڕزگارکەرە نییە کە عێراقەکان چاوەڕێی دەکەن هەرچەندە ئەو پەیوەندی هەم لەگەڵ ئێرانە باشەوە لەگەڵ هەم لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاژا باشە بەڵام ئەومان لەبیر نەچێت کاتێککە حیدەر عەبادی کورسی کەمی هێنا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ماکرۆن زۆر داکۆکیان دەکردەوەی کەوا حیدەر عەبادی دابنن حتا کاک مەسعود لە کتێبەکەی خۆیدا دەڵێ من زۆر عەجیب و سەرسوڕمانم لێ هات بۆچی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەوەندە داکۆکی ئەکەن لەسەر دانانەوەی حیدەر عەبادی بەڵام نەیانتوانی داینێن بۆیە من گرفتەکە لەوە نابینم تەنها یەک ڕەهەندی بێ فرە ڕەهەندیە دانانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەنانەت دانانی محەممەد شیاع سوودانی هادی عامری سەرۆکی بەدر منەظەمەی بەدر ڕێکخراوی بەدر کاتێک ئێمە لە بەغدا بووین وتی ئەم خولەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران مافی ئێمە بوو بەڵام بۆ یەکخستنی ماڵی شیعە ئێمە وازمان لە مافەکەی خۆمان هێنا دامان بە محەممەد شیاع سوودانی و هەموو پێکاتە شیعەکانیش ئەمە دەزان کەوابەتە بەدەر لەوەی کەوا سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو پۆست مافی شیعەکانە لە ناو شیعەکانیشە دابەشبوونی پێکاتەکان هەیە حیزبەکان هەیە منەظەمەی بەدر و حیزبی دەعوە و مەجلیسی ئەعلا و ڕەوتی حکمە و ئەمانە هەن کە مەزەن سەدر و کۆمەڵێک ئامۆزی هەیە لەم بابەتەدا کە پێم وایە دەرئەنجامی هەڵبژاردنەکان و هاوکێشە سیاسیەکانی دوای هەڵبژاردنەکان تەحەکوم بەوە دەکەن کێ دەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە من باوەڕم وایە کە محەممەد شیاع سوودانی چانسی بوونەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی نابێت. باشە کاکتۆر سەبارەت بە لایەنە شیعەکانەوە دیان ڕەنگاوان بە 3 لیست یاخود 4 لیست بەشداری بکەن بە زۆکو لایەنە کوردیەکان پێدویان جارش لیستی زۆر دەبێ یەکێتی پێشنازی کرد بۆ پارتی کە بەیەکەوە بەشداری هەڵبژاردنەکە بکەن و پێشترەوان لە 2 بلۆکی جیاواز بوون کە وەکو بەڕێزت باست کە پارتی لەگەڵ حەلبوسی و 100 ڕۆژ بەڵام دوایی شکستی هێنا و گەڕایەوە یەکێتی لە بەرەکەی تر بوو ئەم جارە پێچێ پارتی و یەکێتی بگەن بەوەی کە بەیەکەوە بن یاخود لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی باز لە هەوڵێک دەکرێت کە ئێستا و توێژێکی سەرەتایی بۆەوەی کە بەیەکەوە بن من پێم وایە ئەوەی کە زۆر حەز و داکۆکی لەمە دەکا بریتە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و کارەکەیشی من بەدەر لەوەی کە باسی یەکریزی نیشتیمانی و پرسی وڵات و هەرێمی کوردستان و ئەمانە دەکرێت پێم وایە ترسێکیشە لە دەنگدەرەکانن چونکە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە مانگی دەدا بینیمان زۆرێک لە زمانی زبر و توندوو جۆرێک لەوەی تێدا بوو کە ئێستا ناتوانرێت بە هەمان شێواز بانگەشەی هەڵبژاردن بکرێتەوە معنی بە شێوازێکی ئاشکرا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ماوە بە سەرچوو ئێستا دەوترا مدیر عام بەڵام ئەمڕۆ وەسفی دەکات دەڵێ گفتوگۆمان کرد و سوحبەتمان کرد و قسەی خۆشمان کرد و شەرەفمەندیشن کەوا گفتوگۆی لەگەڵا بکەین بۆیە ئەم جۆرە لە گۆڕانە لە هەڵوێست و گۆڕانە لە گوتار و لە قسەکردنە لەلایەن باڵ تاالبانی بەرامبەر بە سەرۆکی حکوومەتی بەرامبەر بە مەسرور بارزانی بەڕاستی وا دەکا کە دەنگدەرەکانی بەگومان بە لە دەنگدەرەکانی خۆیان بەگومان بە لەوەیکەوا کورسەکان بێنێتەوە بۆی من پێم وایە زیاتر ئەمە بێ بۆیکەوا پاڵەنێ بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆیکەوا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان داوای یەکریزی و یەکلیستی و پێکەوە دابەزینکەن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردادی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام ئەوەی کەوا خۆی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە یەک لیستا کۆ ببنەوە ئەوە پێم وایە شتێکی مستەحیلە ناکرێت نابێت چونکە حیزبە سیاسیەکان ئامانج و ڕەوتی جیاواز لە خۆ دەگرێت و پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستانش پێک بێت
ئۆپۆزیسیۆنەکە هەر لە ئێستاوە دیارێکە چکە ئۆپۆزیسیۆن بۆی ئۆپۆزیسیۆن و حکوومەت دەسەڵات ناتوان لە یەک لیستان و نەراتیەکتر بکەن بۆی کەوا بچن بۆ بەغدا بەڵێ لە بەغدا پرسەکان نیشتیمانی و گەورن بەڵام جیاوازەکان هەر هەن وجود و ئەو جیاوازانە ڕێگر لە بەرەوەیەکەوە یەکلیستی هەبێت بۆ لەسەر ئاستی محافەزەکان و ئەنجومەنی نوێرانی عێراق. بەڵێ قسەکە لەسەرەوەی ئێستا پارتی ویکێتی بەتایبەتەوەی کە بەڕێز باسکێتی خواستێکی لەگەڵ پارتی دابەزێ بەڵام لایەنەکانی دەرەوەی پارتی ویکێتی واتە جگە لە یەکێتی و پارتی ئێستا باسی وتویاندێک و توێژی سەرەتایی دەکرێت پێ دوای ئەوە ڕووبدە ینی ئەو پارتی ویکێتی ئەگەر ڕێکەوتنێک بکەن و ئەوانیش ینی دوو لیستەوێ لیستی پارتی ویکێتی و لیستی بۆ نمونە لایەنەکانی دەرەوەی پارتی ویکێتی دەکرێت هاوپەیمانین جیاواز هەبێت لە مەڵبژاردەدا واتە دوو حیزب یا سێ حیزب پارتی ویکێتی و حیزبێکی تر کۆمەڵ و یەکگرتو و خەڵکیکی تر نەوەی نوێ و گۆڕان لەگەڵ پارتی ویکێتی نەوەی نوێ لەگەڵ پارتی ویکێتی لەگەڵ یەکگرتو و کۆمەڵ ببن بە هاوپەیمانی جیاواز بۆ هەڵبژاردنەکان و ئەمانش سروشتی هەڵبژاردنەکانن واتە تۆ ناکرێت لە هەڵبژاردنەکاندا هاوپەیمانەتی وجودی نەبێ ئەگەر هاوپەیمانەتەکە بچووکیش بێت بۆیە من وای دەبێنم ئەو هێزە سیاسانەی کە لە یەکەوە نزیکن لە ڕووی ئامانج لە ڕووی ڕەوت لە ڕووی هەڵوێست لە ڕووی ئایندەیان لە لاو هەرێمی کوردستانە بتوانن هاوپەیمانەتی جودا دروست بکەن بۆی کەوا کاریگەریان زیاتر بێنە مەڵبژاردەدا و ئەوە تەندروستترە بۆ نمونە حیزبێکی ئۆپۆزیسیۆن ناتوانێت لەگەڵ حیزبێکی دەسەڵاتە بچێتە ناو هاوپەیمانەتێکە و لە کاتێکا تۆ لە هەرێمی کوردستانە ئۆپۆزیسیۆنی لەگەڵ ئەوە لە بەغاژدا یەکلیزبی لەگەڵەوە من ناگونجێ بەڵام دەکرێت حیزبە ئۆپۆزیسیۆنەکان یا پێکاتە جیاوازە ئۆپۆزیسیۆنەکان لە یەک بەرەشدا کۆ بکرێنەوە یا لە دوو بەرەشدا کۆ بکرێنەوە تۆ ناکرێت مەسەلەن حیزبێکی کە خۆی نایەوێت لەگەڵت هاوپەیمان بێت هاوپەیمانەتی لەگەڵا بکرێت بەڵام لەگەڵ حیزبێکی تر بتوانێت هاوپەیمانەتی بکە بۆ من پێم وایە ئەگەر پارتی یەکێتی بۆ خۆیان هاوپەیمانەتێکی دروست بکەن دەکرێت شتێکی ئاساییشە بۆ هەردووکیان بەڵام بۆ هەموو هێزە سیاسیەکان وەکو وتم ئەمە شتێکی مستەحیلە بەڵام بۆ ئەوانی تر بۆ نمونە دەکرێت لەم هەڵبژاردنە ئێمە 4 هاوپەیمانین جیاوازمان هەبێت بۆ نمونە پارتی یەکێتی هاوپەیمانەتێک بن کۆمەڵ و یەکگرتو هاوپەیمانەتێک بن نەوەی نوێ و گۆڕان هاوپەیمانەتێک بن بەرەی گەل و بەرەی هەڵوێست هاوپەیمانەتێک بن زۆر ئاسایی ئەمانە تەبیعیشن بۆ چونکە سروشتی هەڵبژاردنەوە وتم وایە ئەمانە قبول دەکا و کۆمەڵگاکەش و دەنگدەران ڕمە قبول دەکەن بەڵام بە شێوازە لە شێوازەکانی تر بێت و هەمووی لە یەک بەرەدا کۆ بکرێتەوە ئەو کاتە پێم وایە شتێکی تەندروست نابێت. باشە کاکتۆر مەسلەی پێگەێنانی حکومەت لێرە وابەسێ باڵبژاردننی داهاتووی عێراق یعنی هیچ ئەوەی کە ئێستا حکومەت پێک نایە پارتی ویکێتی ڕێک ناکەون پەرلەمان پەکی کەوتووە سەرڕای و تێبینیانێکە لەسەر هەڵبژاردنەکە بوون پەیوەندی هەیە بەوەی کە ئێستا کاتی هەڵبژاردنەکە دیاری کراوە لە مانگی 11 هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆیە ساردبوونەوەی کە بێت لە بینی پارتی ویکێتی بۆ پێکەنانی حکومەت من پێم وایە یەکێک لە هۆکارەکانی پێگنێنانی حکومەت بریتە لە عەقڵەتی سیاسی کورد بەداخەوە دەڵم سەرکردایەتی کورد تۆ کە کاتێک انتخاباتەکەی بەرەنجامێک دێتە پێشەوە بۆ ناگەیتە ئەنجام یعنی حکومەت پێک بێنی ئەگەر حکومەتی زۆرینە پێک دێنی فەرمۆ پێکی بێنی ئەگەر حکومەتی ئیتیلافی و هاوپەیمانەتی پێک دێنی فەرمۆ پێکی بێنی ئەگەر حکومەتی بنکە فراوان پێک دێنی فەرمۆ پێکی بێنی هۆکاری چێت تۆ لە مانگی دەور انتخابات کراوە تاکو ئێستا نەتیجەکان دەرچووە و پەرلەمان تەعتیلە حکومەتەکە کاربەڕێکەرە و دامەزراوەکان جۆرێک لە جۆرەکان شەریعەتێکی یاسایی و دەستوریان کەوتۆتە ژێر پرسیارەوە پەرلەمانەکە ناتوانێت یاسا دەرکا ناتوانێت داخوازەکانی خەڵک بکە ئەمە لە کۆمەلگای دیموکراسی شتی وان نییە لە کۆمەلگایەکی وەکو هەرێمی کوردستان ئەم شتانە وجودی هەیە یا لە خوڕاتی ناوەڕاستدا لە لوبنان بڵێ مەسەلەن بۆ نمونە لە یەمان لە سوودان لە چی نازانە ئەم وڵاتانەی کە بۆ نمونە دائیم شەڕی تێدایە بەڵام لە خۆ لە هەرێمی کوردستان ئێستا شەڕ نییە ناکۆکیەکان ناکۆکی سیاسی و عەقڵەتی سیاسی و هەڵوەستی سیاسی ئەم حیزبە سەرەکیە بە تایبەتی پارتی یەکێتی بۆیە گرفتەکە لێرەوە سەرچاوە دەگرێت بۆ شتی تریش بۆیە کاتێک کە ڕەهەندی تر دێتە ناوکایە سیاسەکانەوە هاوکێشەکانەوە کاریگەری دەبێت لە سەرم هەڵوێستانێ بۆ نمونە نزیکبوونەوەی انتخاباتی عێراق هیچێکە لە هۆکارەکانی کە ئەمان دەستوبن بکەن لە پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەسەرپێخستنەوەی پەرلەمان بۆ چونکە ناتوانن بەم بارودۆخە بشەنە ناو بانگە شێڵ بژاردنەوە ناتوان بەم بارودۆخە باسی هاوپەیمانەتی بکەن
بۆ نمونە ئەگەر خەڵک باسی هاوپەیمانەتی بکەن خەڵک ناڵێت کاکە حکوومەتەکە نامە پێگەێنێنا زۆر جانتان کردو لە هەرێمی کوردستاندا نۆرەی بەغایە ئێوە هەرێمی کوردستانتان پێگەێنێنا حکوومەت و بەرلەمانەکە داوای هاوپەیمانەتێک دەکەن لە بەغا ئەی بۆ لە هەرێمی کوردستان نایکەن ئەگەر بەوا بچنە ناو ئینتیخاب بانکە شێڵ بژاردنەوە پیان دەگوترێت کاکە ئێوە لە هەرێمی کوردستانە هەتاکوزە حکوومەتتان پێک نێناوە پەرلەمانتان پێک نێناوە ئەی بۆچی بانکەش دەکەن بە پەرلەمانێک و حکوومەتێکی تر لە بەغا ئەگەر ئێوە چارەسەری کێشە دەردی خۆتان پێ ناکرێت چۆن چارەسەری کێشە دەردی خەڵکی ترتان پێ دەکرد لە شوێنی تر دەتوانن چارەسەری کێشەکان بکەن بۆیە پێم وایە یەکێک لە پاڵنەرەکانی سەریعکردن و بەخێراکردنی ئەم پرۆسەیە دەگەڕێتەوە بۆ نزیکبوونەوەی انتخاباتی ئەنجومەنی نوێرانی عێراق. بەڵێ بەڵێ کاک تۆ سەبارەت بە و توێژانەی کە هەیە لە بینی ئێران و ئەمریکا چ کاریگەرێکی لەسەر بڵێن لەسەر عێراق هەتا لەسەر هەڵبژاردنەکەش ئەگەر ڕێک بکەوتن بکرێ یاخود نەکرێت کاریگەرێکی پێویست ببارودۆخی عێراقەوە هەڵبژاردنەکە نەکرێ ئەو توێژانەی کە دەکرێن یاخود کاریگەری چی دەبێت لەسەر عێراق بێ لەسەر هەرێم بێ هیچ کاریگەریەک هەیە؟ کاک حەکیم ئەگەر بێت و ئێران لەگەڵ وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا نەگەێتان ڕێکەوتن بەواتایەکی تر ئەگەر پرۆسەی دانوستانی نێوان ئێران و وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا فەشەلی هێناو وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکە لە ناوچەی خۆرڵاتی ناوەڕازە پەنان بۆ هێز برد بۆ فشاری زیاتر لەسەر ئێران ئەو کاتە ئاگرەکە دەکاتە عێراقیش و لە عێراقەوە لەوە ئەچی ئاگرەکە بکاتە ئێران بۆیە کاتێک کە تۆ وڵاتەکە تووشی شەڕ و شۆڕ بێ لە ناو شەڕا بێ حەشتی شەعیبە بەشێک بێ لە بە ئامانجگیراوەکانی وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل چۆن هەڵبژاردنەکەی لە عێراقا بۆیە گرفتەکە و مەترسیەکە بەهێزە مەترسیەکە جددیە لەسەر پرۆسەی سیاسی و ناوخۆ ئاشتی عێراق بۆیە ئەم گرفتەی کە ئێستا هەیە لە ناوچەی خۆرڵاتی ناوەڕاست ئەم بارودۆخۆی کە ئێستا دەگوزارێت لە نێوان وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا و ئێراندا بەجددی لێکەوتە و ڕنگدانەوەی دەبێ هەم بە ئیجابی هەم بە سلبی لەسەر ناوخۆی عێراق ئەگەر بێت و دانوستانەکانی وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا و ئێران بەردەوام بێ و بڕاتە قۆناغی پێشکەوت و بۆنی ئەوەی لەبێ کە ڕێک دەکەون و وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا پەنا بۆ هێز نەبا و بارودۆخی نێودەوڵەتی لە خزمەت و بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیلا بێ پێم وایە هەڵبژاردن دەکرێت گرفتێکی ناوێت بەڵام ئەگەر بێت و بە پێچەوانەوە بارودۆخی سیاسی نێودەوڵەتی ئەوروپی رووسیا و ئۆکرانیا چین و وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا کۆریای باکوور و وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا و بارودۆخی ناو غەزە و ئیسرائیل ئەمانە هەمویان لە قازانجی وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا و ئێران بێ عەفوەن وڵاتیەکگرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل بێ و نەگەنە نەتیجە ئەو کاتە پەنابەرێ بۆ هێز و لێدانی سنووردار لە ئێران پێم وایە نەگە عێراق ناوچەکە تووشی ئاگرێک دەبێ کەس نازانێت کەی دادەمرکێتەوە. بەڵێ سەبارەت بە پەیوەندەکانی بڵێن عێراق لەگەڵ سووریا تاکو ئێستا بڵێن دوای کەوتنی ئاسایی بۆتەوە چونکە ئەمڕۆ سوودانی لە سلێمانی ئاماژەی بەوە کرد کە لووتکەی وڵاتانی عەرەبی کەوا بڕیارە لە ماوەی داهاتوو لە عێراق لە بەغداد ببەسرێ ئەحمەد شەرعیشیان بانگ کردووە بۆ ئەو کۆبوونەوەی کە لە بەغداد دەکرێ تاکو ئێستا هەستیاریەک لە لایەنە شیعەکان بەرامبەرەوەی کە لە سووریا ڕوویدا بەرامبەر سەرۆکۆماری سووریا خۆی وەزیری خارجی سووریا سەردانی عێراقی کردووە لەگەڵ محەممەد شیع سوودانیش کۆبووەتەوە و محەممەد شیع سوودانیش یارمەتی دارایی ناردووە بۆ سووریا ئەمانە ئاماژەی باشن بۆ پەیوەندی نێوان ئەم دوو دەوڵەتە هەرچەندە عێراق وەکو دەوڵەت لەبەرەی مقاومەدایە بە تایبەتی هێزە شیعەکان لەبەرەی مقاومەدان مادەم لەبەرەی مقاومەدان هیچ خۆش نین بۆ بارودۆخەی کە ڕوویداوە لە سووریا واتە هەڵوێستێکیان وەرگرتووە بەڵام هەڵوێستەکان نەکردە بە کردار بەرامبەر بە سووریا بەهۆی ئەوەی کەوا بارودۆخی سیاسی و بارودۆخی ئەمریکا لەگەڵان باش نییە بۆیە نیان کردە بە هەڵوێست هێزە سیاسیەکان بۆ خۆیان لە ناوخۆیاندا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە پەیوەندەکانی خۆیانە و لە گروپە داخراوەکانی خۆیاندا هەڵوێستی خراپیان هەیە بەرامبەر بە سووریا و ئەحمەد شەرع و هەتا ئێستاش بە محەممەد جۆلانی بانگی دەکەن ئەبوو محەممەد جۆلانی بەڵێ بەزەوەی کە خراپ بەرامبەر بە
بەڵێ هاتنی بۆ عێراق بەڵام پێ دوایە بێت بۆ عێراق خودی سەرۆکۆماری سووریانی بێت بۆ عێراق لەم بارودۆخە باسی لوتکەی وڵاتانی عربی دەکرێت لە داهاتوودا لە ماوەی داهاتوودا لە بەغدا بەدووری نازانم ئەحمەد شەرع سەردانی عێراق بکە ئەگەر بێت و ڕێخ بۆ خۆش بکرێت زمینە سازی بۆ بکرێت و بەدووری نازانم چونکە ئەحمەد شەرع چۆتە دەوڵەتانی دراوسێ چۆتە سعودێ چۆتە قەتەر چۆتە تورکیا چۆتە ئەم دەوڵەتانە گەڕاوە بە چوار دەوری خۆی ئاسایش بێتە عێراق و لەگەڵ ئەمانە شامی گرفتی هەبوو یعنی تۆ وا نەزانی کە لەگەڵ سعودیا پێشتر گرفتی نەبوو بێت ئەحمەد شەرع پێشتر لە بەرەی نوسڕەدا بووە و یعنی نەیتوانیوە سەلامە لە سعودیەکان بکات سەلامە لە قەتەریەکان بکات سەلامە لە ئەوانتر بکات و متهم بوو و 10 ملیۆن دۆلاریش دراوە لەلایەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆی کەوا یەکێک شوێنێکی پێ بزانن و بزان لەکوێیە ئەوە بەخشەکەی بوو بەڵام کە ئێستا بارودۆخەکە گۆڕاوە سەرۆکی دەوڵەتێکی عەرەبیە پێم وایە ئاساییە بێتە عێراق و دەشکرێت ئەمڕۆژ محەممەد شیع سوودانی ئەوەی دەربڕی کە داوەتی کردووە بێتە ناو عێراق و لە لوتکەی دەوڵەتانی عەرەبی بەشداری بکات و پێم وایە ئەگەرێکی بەهێزە کە سەردانی عێراقیش بکات خۆشی ئەوەی دەربڕی بوو کە لە ئەنتالیا وتی خەڵکی عێراق خەڵکی خۆمان و وڵاتی خۆمانە بەڵێ پێوەست بەوەی ئەگەر گۆڕانکارێک ڕوودازە لە ڕووی هەڵبژاردنەوە بێ گۆڕانکاری دیکە بێ لە عێراق ئەوەی کە لە هەرێم هەیە بۆ نمونە ئێستا پارتی ویکێتی بڕیار لە پەیوەندەکانی هەرێم لەگەڵ بەغدا و لەگەڵ شوێنی تریش دەدەن ڕۆژ بە ڕۆژ بڵێن لاوازبوونی موەسسات هەیە سەرقاڵبوونی پارتی ویکێتی هەیە بە تاڵانی ناوخۆی لەبری نەخشدانان بۆ ئایندە کورتی چی دەست دەکەوێت؟ یا حەکیم حەزەکەم ئەم پەیامە زۆر جوان ڕوون بگات نەک کورد لە هەرێمی کوردستان لە سووریا و لە تورکیا و لە ئێرانیش گوتاری دەوڵەتی کوردی بەڕاستی دوای وتارەکەی و پەیامەکەی ئۆجەلان قۆناغێکی بەداخە و قۆناغێکی زۆر چۆتە دواوە گرفتی کورد ئێستا بۆتە گرفتی دەوڵەتەکان واتە لە چوارچێوە و سنووری دەوڵەتەکانە مامەڵەی لەگەڵدا دەکرێت واتە ئەگەر بێت و تۆ ئەمڕۆ سەرۆکی هەرێمیش لە دیداری سلێمانی باسی ئەمەی کرد کە لە چوارچێوەی عێراقدا ئەوان مامەڵە دەکەن زۆر بەرەش لەمە تێگەیشتوون کە ئەبێ هەرێمی کوردستان لە عێراقدا لە چوارچێوەی دەستور و دەقە دەستوریەکانە داوای مافەکان و شتەکانی خۆی بکات لە عێراق باشە واتە ئەگەر بێت و بارودۆخی عێراق تێک بچێ چاوەڕی ئەوە نەکەین بارودۆخی ئەمە باش دەبێت جاران دەمانوت تەحلیلمان وا دەکرد دەمانوت ئەگەر بێت و بەغا لاواز بێ هەرێمی کوردستان بەهێز دەبێت بەڵام ئەم قۆناغەی تر قۆناغێکە ئەگەر بێت و بەغا لاواز ببێت دیناری عێراقی بشکێت نەوتی عێراق نەڕوا کاریگەری سلبی خراپی بۆ سەر هەرێمی کوردستانە بێ بۆ نمونە ئەگەر ئابووری عێراق تێک بچێ ئابووری هەرێمی کوردستانی تێکەکە ئەگەر بارودۆخی سیاسی عێراق تێک بچێ چاوەڕێ نەکەن لە بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان بەرەو پێش بڕوات و دیموکراسیەکەی نزیک بێتەوە دیموکراسیەتی وڵاتە پێشکەوتووەکان نا من پێم وایە ئەم قۆناغی کە ئێمە سەیدەکەی داین ئەبێت چاوەڕێ ئێوە بکەین کە عێراق ئارام بێ بۆ کوردیش ئارامیە عێراق تێک بچێت بەڕاستی لە کوردیش تێکەچێت و نەک لە کورد لە سونەش تێک دەچێت و لە ئەوان تریش تێک دەچێت بۆی بارودۆخی عێراق بارودۆخێکی زۆر خراپە بەڵێ سوپاس دەکەین دکتۆری برایم محەممەد سپۆری زانستە سیاسەکان مادومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس ببین لێرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ